هاوڕێیان چۆنن؟ بەخێربێنەوە بۆ کەناڵەکەم لە یوتیوب. ئەمڕۆ باسی بابەتێکەکەین کە پرسیاری زۆری لەسەرەکرێت. بۆچی من سیڤی ئەنێرم بۆ هەلی کار لە کەنەدا بەڵام کەس وەڵامم ناداتەوە؟ زۆر جار نامەم بۆیەت ئەپرسن ئێمە ئەو هەلیکارانەی کە لە وێبسایتی جۆب بانک یا خود وێبسایتەکانی تر بڵاو ئەکرێتەوە زۆر جار سیڤی ئەنێرین. زۆر جار ئێمە کەسی شیاوین ئەزمموی کارمان هەیە بۆ ئەو هەلیکارانەی کە بڵاو ئەکرێتەوە بەڵام کەس وەڵاممان ناداتەوە. زیاتریش لە سیڤیەک ئەنێرین. با بزانین ئەو هۆکارانە چین ئەبنە هۆی ئەوەی کە تۆ سیڤیەکەت ڕەفز بێتەوە. لەم ڤیدیۆ لەگەڵم بن. هاوڕێن، پێشەوەی باسی هۆکارەکان بکەین سەرەتا با چەند زانیاریەک لەسەر سیستەمی فیلتەرکردنی سیڤی لە کەنەدا وەربگرین. پێشووتر کە ئێمە سیڤیمان ئەنارد بۆ هەر هەلیکارێک کەسێک لە بەشی هیومەن ریسۆرسز لە بەشی سەرچاوە مرۆیەکان دائەنیشت سیڤیەکانی جیا ئەکردەوە. لەوانەیە لە 100 سیڤی 50 سیڤی هەڵبژێرێ بۆ ئەو هەلیکارە و بزانێت کامیان گونجاون. بەڵام ئێستا لەبەرەوەی تەکنەلۆژیا پێشکەوتووە لەبری ئەوەی کۆمپانیەکان دانیشە بێکێک لە کارمەندەکانی بڵێ وەرە تۆ لەم 500 سیڤی بۆمان هاتووە بۆ ئەم هەلیکارە دانیشە بزانە کامەی گونجاوە کامەی ئەزمموی کاری هەیە ئەوە جیاکەرەوە. لەبری ئەوە چیەکەن سۆفتوێرێک بەکارەهێنن بەرنامەیەک بەکارەهێنن بە کۆمپیوتەر خۆی سیڤیەکان جیاکاتەوە. لەم حاڵەتە لە هەنگاوی یەکەم سیڤیەکەت ناکەوێتە بەردەستی مرۆڤ بەڵکو سۆفتوێرێک سیڤیەکەی تۆ هەڵەبژێرێ. کەواتە لەم حاڵەتە ئەبێ سیڤیەکەت بە جۆرێک داڕێژی بە جۆرێک بینوسی کە ئەو سۆفتوێرە سیڤیەکەی تۆ بخوێنێتەوە. هەر کۆمپانیا و سۆفتوێرێک بەکارەهێنێ ئێمە بە شێوەیەکی گشتی باسی ستراکچەر یعنی باسی شێوازی سیڤی ئەکەین بۆ ئەوەی بگونجێ لەگەڵ هەر یەکێک لەو سۆفتوێرانەی کە بەکارێت. گرنگ نییە کام سۆفتوێر بێ، گرنگ ئەوەیە تۆ سیڤیەکەت جیا بکرێتەوە بە فیلتەرەکانیان تێپەڕێت. بۆ ئەوەی سیڤیەکەت بە فیلتەرەکە تێپەڕێت وەکوتم ئەبێ داڕشتنی سیڤیەکەت بە جۆرێکی دیاری کراو بێت. ئێستا ئێمە لەم ڤیدیۆ باسی ئەوەکەین. جگەلەوە ئەگەر تۆ سیڤیەکەت بە دڵی خۆت داڕێژی بە کەیفی خۆت شت بنووسی و شت زیاکەی ئەوە سیڤیەکەت ناخوێنرێتەوە. تۆوە ئەزانی خاوەن کارەکە وەڵامت نایەتەوە بەڵام لە ڕاستی ئەوانیە تۆ سیڤیەکەت بە فیلتەرەکە تێناپەڕێ. لەوانەیە تۆ ئەو ئەزمموی کارت هەبێ لەوانەیە بەهرەیەکی زۆری باشی شت هەبێت لەو بوارە بەڵام لەبەر ئەوەی هەنگاوی یەکەمت کەسێک نییە سەیریکەیانی لە هەنگاوی یەکەمی فیلتەرکردنی سیڤیەکان کەسێک نییە سەیریکە کۆمپیوتەرە ئیتر خاوەنکار سیڤیەکانی تر نابینێ. بۆیە هەموو ئەکات کە تۆ بێ هیوا بیت لەوەی کە بۆچی من هیچ هەلیکارێکم دەست ناکرێت لە کەنەدا وە ساردی شەبیت و لەوانەیە سیڤی نەنێریت لەوە زیاتر. بە شێوەیەکی گشتی چەند سۆفتوێرێکی جیاواز هەیە کە خاوەن کۆمپانیەکان بەکاری ئەهێنن بەڵام دە لە بەناوبانگترین ئەو سۆفتوێرانەی بۆ پرۆسەی هەڵبژاردننی سیڤی و پرۆسەی وەرگرتنی خەڵک لە کۆمپانیەکان ئەم دە سۆفتوێرەیە. دوایی لینکی وێبسایتێکتان بۆ دانێم لەژێر ئەم ڤیدیۆیە ئەتوانن زانیاری زیاتر لەسەر ئەم سۆفتوێرانە بخوێنەوە کە چۆن سیڤی بەم سۆفتوێرانە تێپەڕە بێ چۆن فیلتەر ئەکرێت. ئەمە هەروەکو زانیاری بۆتانم داناوە. ئێستا ئێمە ئەبێ ڕەچاوی ئەم خاڵانەی خوارەوە بکەین لە کاتی دروستکردنی سیڤی. سیڤیەکەت با هێدەر ئەن فوتەری نەبێت بە هیچ جۆرێک هێدەر و فوتەر دانانی. ئەگەر ئەتۆ ناوی خۆت بنووسی لەسەرەوەی سیڤیەکە بە ئاسایی بینوسە بەڵام بەبێ هیچ هێدەر و فوتەرێک. دووەم بە هیچ جۆرێک وێنەی خۆت لە سیڤیەکەت دامەنێ. سێیەم یەکێک لەم فۆنتانە بەکاربێنە بە کەیفی خۆت مەڕۆ فۆنتی زۆر ئاڵۆز بەکاربێنی یان تایمز نیو ڕۆمان یان کالبری یاخود ئەریەڵ بەکاربێنە. شێوازی نووسینی بەروار بۆ نمونەڵەی لەم بەروارە تا ئەم بەروارە من کارم کردووە. شێوازی نووسینەکەی مانگەکە لەگەڵ ساڵەکە ئەنووسی پێویست ناکە ڕۆژەکە بنووسی تەنها مانگ و ساڵەکە.
هەڵ بدە تەنها ستاندەرد بولت پوینتس بەکاربێنە، تەنها ئەمە بەکاربێنە. مەڕۆ بە کەیفی خۆت بۆ نمونە بولت پوینتێکی وەک ئەم زەربە بەکاربێنی یاخود ئەستێرە بەکاربێنی یان 1 2 3 بەکاربێنی، تەنها ستاندەرد بولت پوینت بەکارهێنی. دەبێت نێوان هەردوو وشەیەک تەنها 1 سپیس هەبێت. زۆر ئاگاداری دەبڵ سپیسینگ بن، هەرچی وشە هەیە نێوان دووشە هەڵبە وەکو ئەمە 1 سپیسی هەبێت. ئەگەر 2 سپیسی هەیە هەموو 2 سپیسەکان بکە بە 1 سپیس. هەموو نووسینەکانت بە فۆنتی ڕەش نەچن بە کیف خۆتان فۆنتی ڕەنگا و ڕەنگ بەکاربێنن، تەنها ڕەش. هیچ جۆرە تەیبڵ و گراف و هیچ وێنەیەک دامەنێ. ئەم جارە چۆن وا بکەم سیڤیەکەم هەڵبژێرن. ئەم هەنگاوە زۆر گرنگە. بۆ هەر هەلی کارێک دەبێت جۆب دسکریپشن بخوێنیتەوە. بۆ نمونە پێویستیان بە ئەندازیاری مەدەنی هەیە، سیڤیل ئەنجینێر. سەیری جۆب دسکریپشنەکە بکە بزانە داوای چی کردووە لی تۆ. ئەبێت تۆ کام بەهرە و کام ئەزمموی کارت هەبێت. دەبێت هەندێک کیوەردز هەڵبژێری لە هەلی کارەکە و لە سیڤیەکەت بینوسی. بۆ نمونە کە سەیری جۆب دسکریپشنەکە ئەکەی، نووسراوە ئەو ئەندازیارەی کە لەم کارە وەرەگیرێت، ئەبێت بۆ نمونە 10 ساڵ ئەزمموی کاری هەبێت. تۆ سیڤیەکەت ئەکەیتەوە 10 ساڵ ئەزمموی کار، ئەو وشەیە کە نووسراوە 10 ساڵ ئەوە لە سیڤیەکەت جیاکەی کە ئەگەر ئەزمموی کارت هەبێت. بۆ نمونە ئەڵێ ئەو کەسەی لەم کارە ئەوێ لەم کارە وەربگیرێت، ئەبێت بۆ نمونە فۆتۆشۆپ بزانێ. تۆ لە سیڤیەکەت ئاماژە بەوە ئەکەی کە فۆتۆشۆپ ئەزانی، چکە لەم حاڵەتە فۆتۆشۆپ پێڵێن کیوەرد. ئەم ئەپلیکیشن تراکینگ سیستەمە چیەکە؟ هەردوو بۆ نمونە جۆب دسکریپشنەکە هەلی کارەکە و سیڤیەکەی تۆ بەراورد دەکا بزانی زۆرترین وشەی کە داوای کردووە لە هەلی کارەکە لە سیڤیەکەی تۆ هەیە یاننا. ئەگەر هەبوو ئەم سۆفتوێرە سیڤیەکەی تۆ فیلتەرەکە، ینی سیڤیەکەی تۆ جیاکاتۆ. ئەگەر کەمترین کیوەردت بەکارهێنابوو یاخود کەمترین وشە کەمترین داواکاری لە سیڤیەکەی تۆ هەبێت، لەوانەیە تۆ ئەو هەلی کارە سەیریکەیت و ئەزممونت لی هەبێ و بزانی بیکەیت، بەڵام سیڤیەکەت بە شێوەیەک دانەڕشتووە کە ئاماژە بۆ بکەی کە تۆ ئەزانی ئەو چی داوا ئەکات. بۆیە زۆر گرنگە ئاگاتان لە کیوەردز بێت. هەڵ بدە بۆ هەر کیوەردێک زیاتر لە 3 جار بەکارنێنی. بۆ نمونە یەکێک لە هەلی کارەکان پێویستی بەوەیە کە کەسێک شێف بێت لە دروستکردنی خواردنی، بۆ نمونە خواردنی عەرەبی. تۆ پێویست ناکە ئیتر لە سیڤیەکەت 10 جار بنووسی من لە خواردنی، من شێفم لە دروستکردنی خواردنی عەرەبی شارەزەم. 1 جار 2 جار ئاماژەی پێ بکە، پێویست ناکە 100 جار دووبارێکیتەوە. ئەگەر ئەو شانەی تۆ کە ئەوان داوای ئەەکەن لە سیڤیەکەت هەبێت بە شێوەیەکی ڕێک، ئەوە ئەو کاتە ئەگەرێکی زۆرت هەیە سیڤیەکەت بە فیلتەردا تێپەڕێت. یەم لە گۆگڵ سەرەتا ئەنووسم ئەم وێبسایتە لینکەکەیتان بۆ دائنێ. ئەبێ ئەکاونت بکەیتەوە لەم وێبسایتە try for free بە گۆگڵ داخلە بین. من تەنها ئیمێڵەکەم و پاسوۆردەکەم داخل کرد. ئێستا ئەم ئەکاونتم کردەوە لەم وێبسایتە. یەیتە نیوسکان. باشە، لێرە چیەکەی؟ سەیری جۆب دسکریپشنەکەکەی، کۆپیەکەیتە ئێرە، لێرەش سیڤیەکەت دانێ. ئەنجا پێت ئەڵێ چەندێک تۆ سیڤیەکەت گونجاوە بۆ ئەو هەلی کارە. جا ئێمە ئێستا چیەکەین؟ ئەچینە سەر وێبسایتی جۆب بانک. لێرە ئەچمە سەر وێبسایتی جۆب بانک. لۆکیشنەکە ئەکەمە بریتیش کۆلۆمبیا. پارێزگای بریتیش کۆلۆمبیا لە چەند ساڵی داهاتوو پێویستی بە زیاتر لە 500,000 شارەزایانی بواری ئایتی هەیە لە هەموو وڵاتانی جیهان. ڤیدیۆم داناوە، لینکی ڤیدیۆکە دائنێمەوە لە ژێر ئەم ڤیدیۆیە.
ئەو کەسانی کە شارەزاییان هەیە لە بەشی ئایتی ئەتوانن بە دوای هەلی کارە بگەڕێن لە پارێزگای بریتیش کۆلۆمبیا، چکە زۆر دەستی کاریان لە بواری یاخود لە سێکتەری ئایتی کەمە. ئەو کەسەی لە خۆی ڕائەبینێ با سیڤی بنێرێ، سەیری هەلی کارەکان بکە بۆی بتوانن سوودمەند بنلۆی کە هەلی کارێک بدۆزنەوە و ڤیزەی کار وەرگرن. لێرە ئەنووسم ئایتی، ئەمە هەموو ئەو هەلی کارانەیە کە بۆ بەشی ئایتی بڵاوکراوەتەوە. من چی یەکەم؟ ئەمە هەڵەبژێرم. بۆ نمونە Information Technology Development Manager، IT Manager. ئەمە زانیاریە لەسەر شوێنەکە و لەسەر شێوازی ئیشەکە گەر فول تایمە یان پارت تایمە، و هەروەها نووسراوە کە ئەو کەسەی IT Manager بێت لە کاتژمێرێک $67 هەیە، $67 کەنەدینەک ئەمریکی. ئەگەر ئەتەوێ زیاتر هەلی کار بدۆزیتەوە لە سەکتەری ئایتی، وەرەسەر similar job posting ئەمە بکەرەوە لە تابێکی تر. بە هەر حاڵ لێرە نەنووسراوە job description، بەڵام شتێکی تر نووسراوە. Education بەکەلۆریۆسی ئەوێت، ئەبێ بەکەلۆریۆس لە software engineering یاخود computer science یاخود information technology تاوت کرد بێ. نووسیوەتی ئەبێ لە 3 ساڵ زیاتر لە 5 ساڵ کەمتر بێت. ئەزمموی کارەکەت نووسراوە specific skills، ئەمە پێڵەن job description. ئەمە کۆپیەکەی یەی لێرە پێستیەکەی چی سیڤەکەی خۆت ئەپلۆدەکەی. ئەمە سیڤەکەی منە، سکان. کە سکانم کرد hard skills match 158 نووسراوە your computed match rate is below the recommended score. یعنی من سیڤەکەم گونجاو نییە بۆ ئەمیشە، بۆ لەبەر ئەوەی من ئایتی نیم، ئەو شتانی کە ئەوان پێویستیان پێیە لە سیڤەکەی من ئاماژەی پێ نەکراوە. بۆیە چی یەکەم لەم حاڵەتە؟ ئەگەر من سیڤەکەم هی شارەزایی، بۆ نمونە من سیڤەکەم ئایتی بووایە بە شێوەیەکدا مشتبایە کە شارەزاییم لە ئایتی هەیە، ئەمە پێتی ئەوت سەتا چەند تۆ سکیڵزەکانت یاخود کیوەردت لەگەڵ هەلی کارەکە ئەگونجێ. لینکی ئەم وێبسایتەتان بۆ دائەنێم. هاوڕێن، لینکی ئەم وێبسایتەتان بۆ دائەنێم. وێبسایتێکە زۆر سوودی لێ ئەبێنن بۆ دروستکردنی سیڤی. لێرە نووسیوەتی چی؟ Marketing Graphic Designer رێزێمێ Keywords and Skill. کاتە ئەگەر تۆ گرافیک دیزاینەری ئەبێت لە سیڤیەکەت ئاماژە بە هەندێک لە موشانە بکەیت، بۆ لەبەرەوەی ئەمە ئەم موشانە چێ ئیشەکەی تۆیە. ئەگەر تۆ گرافیک دیزاینەری ئەبێ ئەدۆب بزانی، ئەبێ ئەدۆب فۆتۆشۆپ یاخود گرافیک، لۆگۆ دیزاین، ئەم شتانە لە سیڤیەکەت ئاماژەی پێ بکەیت بۆ ئەوەی لەگەڵ جۆب دیسکریپشنی هەلی کارەکە بگونجێت. سۆرسی زۆر باشی تەیە کە سەیریکەی چۆن ئەتوانی سیڤی دروستکەی، چۆن کەڤەر لێتەر دروستەکەی بەپێی ئەو هەلی کاری بڵاو کراوەتەوە. مەش لینکەکەتان بۆ دائەنێم. بە ئێستا سەیری سیڤیەک بکەین بە نمونە. ئەم کەسە بۆ نمونە بە ئەکسپێرینس دەستی پێ کردووە، بۆ لەبەر ئەوەی ئەزمموی کاری زۆر باشی هەیە، بەس لەوانەیە خوێندنەکەی ئەوە نەبێت کە داوای ئەکەن. بۆیە چی کردووە؟ ئەکسپێرینس یعنی ئەزمموی کاری یەکەم شت نووسیوە. تۆ ئەتوانی یەکەم شت نەینووسی. بۆ نمونە لەوانەیە تۆ ئەزمموی کارەکە زۆر باش نەبێت، بەڵام بەهرەت هەبێت لە چەند بوارێکی تر، لە چەند سکیڵزێکی تر. سەرەتا لە سیڤیەکەت سکیڵزەکانت ئەنووسی، یاخود سەمەری پرۆفایل ئەنووسی. سەمەری پرۆفایل بە چەند دێڕێک، بۆ نمونە بە 3-4 دێڕێک ئاماژە بەوەکەی کە تۆ شارەزاییت لە چی هەیە. ئەم سیڤیم لە وێبسایتە دەرهێنا، نۆڤۆ رێزێمێ. دوای لینکەکەتان بۆ دانێم، ئەتوانن خۆتان ئەمە داونلۆدکەن، تەنها زانیاریەکانی ناوی بگۆڕن. ئێجوکیشنی داناوە لەگەڵ ئەدیشنەڵ تەکنیکەل لەنگوێج certifications and training. ئەگەر تۆ بۆ نمونە لە تەکنیکەل زۆر پرۆگرامی ترەزانی، ئەتوانی ئەمانە جیاکەیتەوە.
ئەتوانی بنووسی سکیڵ یان بە هەر جۆرێک بێت لە یەکتری جیاکەیتەوە کێشە نیە، بەڵام گرنگەوەی تۆ ئاماژە بە هەموو ئەو بەهرانە بکەیت کە هاتە. شێوازی سیڤی شێوازی زۆر جیاوازی هەیە نووسینی سیڤی، بەڵام گرنگ ئەوێت تۆ ئاگاداری ئەو خاڵانە بی کە باسم کرد لەم ڤیدیۆیە. بۆ نمونە ئێستا ئەم کەسە هەموو ستاندەرد بوڵەت پۆینتی بەکارهێناوە، نەچۆ بیکا بە 1 و 2 3 کە ئەزمموی کارەکەت ئەنووسی ئاگادار بە ئەو کاری کە لە پێشوو کردوتە ئەبێ هەموو ڤێربەکان بە ئیدی کۆتایی بێت ING منووسن. ئەگەر ئێستا کارێک ئەکەیت لە ئێستا لەو کارە بەردەوامی، بۆ نمونە ئەم کارە ئەگەر بزنس ئەنالیست بی ئێستش بەردەوام بی، ئەم مانجد ئەبێتە مانجینگ، لانچینگ، دیزاینینگ، زۆر ئاگاداری سپێلینگ بن، ئاگاداری گرامەر بن، ئاگاداری ئینگلیزیەکە بن و ئاگاداری دەبڵ سپیسینگ بن. وەکوتم بۆ نمونە گەرەمە ئەم دووشێ ئاوا بێت سپیسێ بخە بینیان، یان مەچۆ ئاوا بکەی 5-6 سپیس بە دڵی خۆت، تەنها پێویستیت بە 1 سپیسە و هەوڵ بیە کەڤەر لێتەرێکی ڕێک بنووسی. ڤیدیۆم داناوە پێشتر لەسەر چۆنێتی نووسینی کەڤەر لێتەر. حەزم کردم ڤیدیۆ تەنها لەسەر سیڤی بێت، لینکەکان دائەنێم. ئەگەر هەر پرسیارێکت هەیە لەسەر چۆنێتی دروستکردنی سیڤی یاخود هەر تێبینیەکت هەیە لە کۆمنت بۆم بنووسە و هیوادارم ئەم ڤیدیۆ سوودی هەبێ بۆتان. هەتا ڤیدیۆیەکی تر و بابەتێکی تر هاوڕێیان منە بێ بڕۆم، خواتان لەگەڵ.